تاوانی نییە کە ئەم تابلوێ وای لێکراوە بە ئاماژە بەوە بین ئەوە خەتاکە لە خەڵکی خۆمانەوەی بەڕاستی لە هەندێک کەسەوە کاستاون بۆ ئیشاڵا دووبارەی ناکەنەوە. ئێرە شاخی گۆیژەیە هەندێک لە هاوڵاتیان کاتێ دێنە ئێرە یا لە خۆشەویستەکان جیابوونەتەوە یاخۆت زۆریان خۆشەوێت یە خۆشەویستیەکەی لەسەر گادرێڵ و هێماکانی هاتچۆ ئەنووسێتەوە. ما لەمە پێش کارێکمان لەسەرم بابەتە کرد کە ئەم دیاردەیە لە شاخی گۆیژە سەرجەم تابلۆکانی هاتچۆی گرتووەتەوە گادرێڵ و شاخەکەشی گرتووەتەوە بە هەمان شێوە. لەسەر ئەو کاری ئێمە ژمارەیەک گەنج خۆبەخشانە لەسەر گیرفانی خۆیان هاتوون لەزگاگرنەوە ئەو تابلۆیانە بۆ ئەوەی کە شۆفێرێک کاتێ دێتە خوارەوە لە شەبەتایبەت لە شەواندا تووشی کێشە نەبێت تووشی کێشەی هاتچۆ نەبێت. لێرە کاکڕاستی لێە پێشەوەی لەزگەکە پێوە بکەی کاکڕاستی با دوو قسە بکەین سڵاوی لێ بێم کاتەوە باش دەستان خۆش بێت. ئەمە بەرپرسیارەتیەکەوە گرتانە تاستۆ ئەم کارە چییە هاوکاریتانەکە؟ بەڵێ بەخێر بێن سەر چاوم. وەکو پرۆژەکەمان ناوی ڕێگەی داهاتووە کۆمەڵێک گەنجی خۆبەخشین هەوڵە دەین خزمەتێک بە شاری سلێمانی بکەین بە خەڵکی خۆمانی بکەین ئەوەی لە توانای ئێمەیە هەبێت و هەتا ئەم دەقەیە ڕاستی پرۆژەکەمان خۆی لە چاکردنی هێمایەکی ئاوایە کە تێک چووە ئێمە هەوڵە دەینەوە هێمایانە چاک بکەینەوە بۆ ئەوەی ڕووداوی نەخوازراوی لێ نەکەوێتەوە و چاڵ و چۆڵێک لە شەقامەکانە هەبێ بە قیری سارد وەکو خۆی با بڵین پڕیەکەینەوە ئەو ئاستەنجێ لە بەردەمی خەڵکان نایەڵین بۆ ئەوەی سیمایەکی جوان ئەم شارەمان جوانتر بێت و بتوانین خزمەتێکی بچووک پێشکەش بە خەڵکی خۆمان بکەین. باشە کاکڕاستێکە فەرمی تێرە ئەمە تێچووی هەیە ئەم تێچۆ چێ دابینیەکات؟ بەڵێ هەتا ئێستا ڕاستی هیچ کەسولایەنێک چکە لە یەک کۆمپانیا کە سپاسیانەکەین سیارەیان بۆ دابین کردوین هۆکاری گواستنەوەیان بۆ دابین کردوین بۆ ئەوەی ئیشەکانمانی پێ بکەین خزمەتەکەی پێ بکەین. ئەجی ناوەکو لایەنی مادی خودی خۆمان پێویستمان بەوە نییە پارە بێتە بەردەستی ئێمە و ئێمە ئیشەکەی پێ بکەین. هەر کەسێک نیازی هەیە هاوکارمان بێت ئێمە لە خزمەتیان هەر مەوادێک شتێکە بێ ئێمە پێی ئەڵین با مەوادەکەمان بۆ دابین کە ئیشی پێەکەین. هیچ کەسێک نەهاتوە بۆتان دابینکە؟ نابەداخەوە تا ئەم دەقەیە هیچ کەسێک. باشە من کاتێکە هاتم بۆ ئێرە لە دۆڵەمیرانەوە سەرکەوتم چوومە سەر شاخی گۆیژە لەوێ چاڵ و چۆڵێکی زۆر هەیە لەسەر شاخی گۆیژە بۆ شەقامەکە چەند پێشنیارەکەم ئەوەش چاپکەن. وەڵاهی ئەوەی پێمان بکرێن ئینشاءڵڵا قسووری ناکەین و ئامانجی ئیشەکەمان ئەوە نییە تەنها ئێمە ئەمڕۆ نهاتوین تەنها هێمایەکی هاتووە چاپ بکەین ئامانجوانەوەیە کە بیگەێنین هەر کەسێک لەلایەنی خۆیەوە وەکو هاوڵاتی وەکو دانیشتووی ئەم شارە خزمەتێکی پێ بکرێت بتوانێت بیکات و هاوکار بین بەڕاستی ینی حکومەت و هاوڵاتی هەردوو لە ئەبێ هاوکاریەک بین. ئێوە لەزگاگرنەوە ئەم تابلۆیانە ئەمڕۆ قسەتەن لەگەڵ ئەندازی هاتچۆ یاخو بەڕێبەتی سیستەمان کردووە لە هەوڵاینی تر لەگەڵ شارەوانی شایانی هیچ شتێک خۆتزانی بێ ڕێگە پێدانیەوان ناتوانین ڕێگە پێدانیەوان وەرەگرین و هەرچیەک ئەوان بیڵێن ئێمە لەو لە چوارچێوەی ئەو ڕێنمایانەیەوان پێمانەدەن ئێمەش ئیشەکەین. ئەم لەزگانە کە ئەمڕۆ تێگرن فسفۆڕە بەڵێ هیچ کێشەیەکی نییە وەکو خۆی دەرەچێت لەوە باشترە بەڕاستی ئەوەش جێگەی داخە کاک دیلانیانیەوە هیچ لایەنێک تاوانی نییە کە ئەم تابلوێ وای لێکراوە بە ئاماژە بەوە بین ئەوە خەتاکە لە خەڵکی خۆمانەوەی بەڕاستی لە هەندێک کەسەوە کاستاون بۆ ئیشاڵا دووبارەی ناکەنەوە. ئەی باشە چی ئەلەماکەن ئەمە لێرە نووسیەتی ئەبوو ئەمیر زەنگانە 22/4/2025 ئەمە چی دیەکەن؟ وەڵای ئەمە خودی خۆی ئەبێت هەمووی ینی بۆیاخ کرابێت ڕەنگ کرابێت بە شێوەیەکی ئەندازەیی و مۆدێرنانە بەڵام ئەمە خۆی هەر بۆیاخی پێوە نییە ئەگەر بمانێت چاش بکەینەوە بەڕاستی خۆتزانی زۆرە کاک دیلانیایی مەسافەکەی بەڵام ئەتوانین وەکو خۆی وەکو ئەم بۆیاخە ڕەساسیە با بڵین ئەم دژەژەنگە لەوەی بۆ بێنینەوە لێبین ئەوەش لابین ئەوەش نێڵین ئینشاءڵڵا. ئەمەش تێچووی تر ئەوەش تێچووی مەسروفێکی ترە بەڵام شاخەکەەوە بزەمە خۆزکاری ناکرێوان نەوەڵاوەیانەوە لای خەڵکەمێنێت ینی بەڕاستی باوی ئەو شتە نەماوە شتێکی زۆر ناشارستانی و نابەجەیە هیوادارین هەر کەسێک تا ئێستا کردوێتی ئینشاءڵڵا کە ئەبینێت ئێمە خۆبەخشانە میشاکەین دووبارەی ناکات. تاسە سەیرترین شت کە چاکتان کرد بێ لەم تابلۆیانە چی لەسەر نووسرا بوو؟ وەڵی شتی زۆر ینی جێوتن نییە شتی زۆر ناماقول جاری وایە نووسێ ینی خۆش نییە کەسێک شەرمەکادار بیشیڵێت کردوێنە بە دەفتەری خۆشەویستی دەفتەری خۆشەویستیە بەحساب یادگاری لەوێ چۆن تۆمارەکرێ یادگاری دەتوانانی لە دەفتەرێکی یادگاری هە لە شوێنێکا بینوسیت.